بەڕێز ئەحمەد بناوی بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستانی لە کەنەداوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەحمەد، ئەم کاتت باش. ئامانجی هێرشەکانی ئێران بە دیاریکراوی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان چۆن دەبینن بۆچی ئەم جارە بەم شێوازە هێرشەکان ڕاستەوخۆ بۆ سەر هەولێر کراون و بەرپرسیارەتی کێشی سوپای پاسداران لە ئەستۆی گرتووە؟ سلام بۆڕێز دەستپێکێ بان هێرشên ترۆریستی شەرمەزار دەکەین بۆ سەر پایتەختی هەرێما کوردستانê û canê şehîda bi heşta berîn şad bîtin û daxwaza selametiya bidest bû birîndara dixwazîn. Belkî çend egerek hene heger em çekê dûtir biçîn bere xwedînê ku İran gel belkî hevpeymanê xwe an jî gel bereyê dij bi Amerîka her ji şerê Ukrayna û heta ku têtin bû şerê Gaza û tiştî hînge jî behra Sor û ji heta gihîtin Iraq û Sûriye. Yani ek Armanca Irak'e heye û Armanca belkî hevbend wê jî ew tinê lawazkirina û mijîlkirina Amerîkayê û derketina hêzên Amerîkayê ji Iraqê û ji Sûriye. Ez bînim ev Armanceka sereke û ew jî vê derfetê bi xwe bînin ku vê alûziya koşarata navîn hey pitir berfir hetin lêken û master lêken ku welê bikin Amerîka ji wan ji wê navçe derkevîtin û İran desthelab bîtin taybetî jî li Iraqê û Sûriye ku ev bandora wê servan hevdû welata hebîtin. باشە، ئەم جارە هەرێمی کوردستان وە دیاریکراوی هەولێر کراوەتە ئامانج خەڵکی سڤیل شەهید و بریندار بوون لە کاتێکدا ئەمریکا دەڵێت ئەوان ئاگاداری هێرشەکان هەڵسەنگاندن بۆ دۆخەکە دەکەن. ئەمریکا دەتوانێت چی بکات لە کاتێکدا لە 17 ئۆکتۆبرەوە تا ئێستا هێرشەکان هەر بەردەوام بۆ هەڵوێستێکی ئەوتۆ لە ئەمریکا نەبینراوە بەرامبەر بەم هێرشانەی کە ئێران ئەنجامی دەدات و هەروەها گروپەکانی بەرەی مقاومەی سەر بە ئێران؟ بله دیدن من یعنی همی جارا ایران و دیدن بهانه جدا جدا چه کتن افکو بهانه توی همی چه بنگهش بونینن و مده جاری و مجاری دریجی بس تایبتی جی وکی ام هرما کردستان تیم نمونه تایبت پشتی رفراندومه و همی دنیا بینیتن و زانیتن که هرما کردستان بونه نمونه که دموکراسی و پیگوژیان روشحالاتا ناوین اف چنده جی ایران دلگران کردن و ایران دید بینیدن وکی خطر سرخوا وکی حالات دی کانادا جی امگلک نزدیک گل پارلمانتر و گل جسایتی و حکومت کانادا کار کن و باز جی مثلا دنا کردستان جی گل گشان دکا پارلمان هرما کردستان جی دم زبرین و جی یعنی او فناسوان کو کردستان هرما کردستان دکر حتی پارلمان کانادا جی یعنی بودی مفارقیت ما بین کانادا و هرما کردستان دانه بو پیگوژیان آزادی و تایبتی جی تیمنت هوا آنجی بجین آینین وکی مسیحی و یزیدی یعنی جماروان روش بروش الهرم دی برف تیمبونه و چیتن بردل به ولادی چن و هکت برف خود الهرم کردستانی روش بروش برف زدبونه یا اوجی نشانه هنده نمونه دموکراسی روشالات نابین اف راستی دلگرانیه و ایران به بلکی خطر سرخود بینیدن و گلک ولادی دیجی دو بر لو ما جی ادبینم که ایران اول نبتنی هرشت راست خو چند جارا کرن سر هولیری بس نه راست خو جی اگر بر خوب دی همی گاوا برکا بغدادی چپ برینا موچی بیتن چپ آستانگی کو هلبجارتنا بیتن چه دا برکا دادگاه فدرالی بیتن که گازهر ما کردستان پرواستینن یعنی همی هوله که دتن تنی بو اوی لاواسکرنا هرما کوردستانەیە و جارێکا دی بکەبیر ژێر باش لاوازکردنی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی چ لایەنێکدایە بۆچی هەرێمی کوردستان دەکرێت ئامانج لە کاتێکدا هیچ کاتێک لایەنگر نەبووە و تێوە نەگلاوە لەو ململانیانەی کە لە ناوچەکە یا لە وڵاتانی دەوروبەر لە هەر شوێنێک کە ڕوو بدەن بە تایبەتی بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ هەڕووداوێکدا کردووە کە ڕووی دابێت. بله راسته بس هر ولاتی که ببینی دموکراسی لنه بیتن آنجی دیکتاتوری له بیتن ولات وکو ایران و دورو برا اگر بینن ولاتی که دموکراسی و جهت پیگوژیان بیتن و مفهوم رو له بیتن او همی قضاوی وکی گفکل سر خود بینن چونکی اگر پیگوژیان بشتن هرما کردستان هبیتن بوچیل ایران نابیتن بوچیل ولات دورو بر نابیتن جبر هندی جی اوی وکی هرشه که ان سر خود بینن جی یعنی کردستان تایبتی هرما کردستان یعنی وکی ولاتی که روش آواری بره خود دنی وکی ولاتی که نیتو بره خود دنی چونکی گل ها پیمانن هبندیوان
چما پێک بەگرێتن گەل ئەوروپا و گەلگاتێت پێشکەفتی دموکراسی پێک بەگرێتن مافێ مرۆڤ پێک بەگرێتن چونکی ئەمژی ئەو دخوازن کو مافێ مرۆڤ و پێک بەژیان هەرێما کوردستانی ژی وەکی برین کە ژی مگوتی پەرلەمانێت کەنەدا وەکی گوتی ئەم چ فەرقی نابین مابینە کەنەدا و هەرێما کوردستانێدا ئەف وەکی گەفێک سەرخۆت بنیتن ئیران ئەس باوەرم باشە ڕۆڵی ڕەوەندی کوردی و هەروەها ناوەندەکانی ڕەوەندی کوردی کە ئێستا لە دەرەوەی وڵاتەن چی دەبێت لە بەرامبەر ئەم هێرشانە ئایا توانن گوشارێک دروستکان لەلایەنی پەیوەندیدارەوە کاریگەریان لەسەر هەڵوێستی تونتر و بەرپرسیارانتر لە کۆمەلگەی نێودوڵەتی بە تایبەتی لەو شوێنانەی کە لەی نیشتەجێن هەبێت؟ بەڵێ بێگومان یعنی ئەبەر و بەلکی ڕەوەندا کوردستانی بەلکێ بە 30 ساڵە ئەم وان وڵاتە و ئەم چ جار ژینەر ئەوەستاینە و هەموو دەرەژیان بەردەوامی و هەر ڕوودانەکە هەر باژارێکی کوردستانی بێت بەشێکی کوردستانی بیتن ئەم بێدەنگ نەماینە و وەکی بێژم کوردن مەسەران سەری بێژی ئەس باوەرم جی دێ هەر چپ نوێسینە بیت چپرەکە بیتنە پەرلەمانتەرا بیت چپرەکە حکومەتی بیتن وەکی بەلکی خۆپێشاندان بێن کرێن و ڕۆژە ئەکەیە بەشتەشتە مەگەلێک جدینجی نەکردن بەس ئەس باوەرم گەلێک چاڵکی دەهەبن و گەلێک تش دەهێنەکردن جی و ئەکەس بتەوەی نمونێژی بێژم ئەف پەرلەمانتەرێت بێت تایبەتیت کەنەدا و تایبەرژیت کۆنسێرڤەتیڤ یعنی گەلێک ئەوەن ئەبێت دوستێت نێزیکێت کووردا گەلێک شواناژی دوستێت منە نێزیکی منە و ئیرانێژی گەلێک ڕق لەوانجی دێتن ئیران گەلێک حەشوان ناکات جی بە عاجز بتنجی و پاروانە سەردانە هەرێما کوردستانێژی کرد ئەس باوەرم یعنی ئەو بێدەنگ ئەوژی بێدەنگ نامینن لە پەرلەمانی کەنەداژی بێ هێرشا تروریستی دە شەهمزارکەن بەس تبێژی و تشتێکی بکەن و بێ هێرشی ڕاستینن ئەنجی تشتێکی مازن ڕیدەتن یعنی ئەس باوەر ناکەم دی وەختیدا چونکی کەنەداژی وەکی هێزێک عسکەریە مازن نینە ڕاستە وڵاتێکی زەنگینە جی حەفدایە بەلێ ئەمریکا کەنەدا یعنی گەل سیاسەتە ئەمریکا و بریتانیا برێڤەچیتن و ئەس باوەرم ئەمریکا ژین کە هەلبژارتن نێزیکن وەکوژی مخابنی بەبێژم بەلکی سەرۆکی وێرێژی یە لاوازە و یا گەلێک شەرێت ماستر بە نکە تایبەتی گەل شەڕی یوکرین و ڕوسی ونکە ئیسرائیل و غەزە و پشتی هەندێ شەڕێکی ئابووری مەزن گەل سینێ ئەس باوەڕ ناکەم ئەمریکا ژی ئامادە بیتن بۆ شەڕێکی عسکەری لەشکری وەختێکی نێزیکدا هەرچی نەبیتن حتا پشتی هەلبژاردنێت ئەمریکا دەبێت ئەپسە بهێنە بخۆرین پشتی هەندێ. بەڵێ باشە پێتان وایە بەڕێز ئەحمەد ئەم گوشار و هەروەها کاردانەوانە هیچ لە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بەم پرسە بگۆڕێت و کاماژت پێکرد ئەمریکا ناوێت لە شەڕێکی درێژخایەنەوە بگرێت بەڵام دەکرێت پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق و لەبنی کوردستان هەروەها پارێزگاری لە هاوپەیمانەکانی خۆی لە کوردستان بکات ئایامە کاریگەری لەسەر هەڵوێستەکانی لە داهاتوودا دەبێت بەرامبەر بەم هێرشان بێگومان یعنی وەختی ئەم بینین بێ داویە یعنی ئەمریکا نەدی ئەفشارە گەلێک بەرپر هەبیتن و منطقەیە بەگریتن چونکی بەرژەوەندیا بێدانابیتن بارابتر بەرژەوەندیا بەرەی دژبەری وێدایە بەس هەکێکی هەشت ئاستێکیژی ئەمریکا بێ مەجبورە وەختی ئەم بینین ژی بەرینی کە چەند کارن تێوریستی العێراق و سووریە ڕیدان ئەمریکا بتنێت بەلکی گوتن شەهمزار. بەڵێ بەڕێز ئەحمەد بناوی بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستانی لە کالگێری کەنەداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.